ئەو یەکەش کەشم بۆ ناردێش هەڕە کەناڵتانە تایبەتی تایبەت بە یاریە ئەو کەناڵی خۆمە ئەو ئۆپال کوردەی سەرێ ئەوەی ڤیدیۆێک لێ بڵاو کراوەتەوە یاری باتڵگراون ئەو هەوە لینکی چەناڵەکەم تانەتوان سەبسکرایب بکەن من کردومە سەبسکرایب ئۆکەی کێکم کرد ئەی خوا تااقەتی تۆم هەیە کرە بە گەنم سەبسکرایبی کرد سەبسکرایبی نەکرد تااقەتی ئەو مندارانەم نییە قاف بام چی سکۆر دەداتێ وشان لەسەرێ بەتەنێ یارە شابە ئێفکێ ئای ئای محمود ئەرێ شان ماوسەکەی دامە تو لە کتتمە شتان بەکاردێنی فكرة واجرة برسيمة صور قفاتي بكرة قفاتي هي بكرة سێکی بڕنی نییە تەم شای دەکەم مشكلة أول زي أجي لباندي قد نابينيت زينكو مثلا تشتك مالتيك دتي نكسر دكرينوا
ارتيلات يا FPS اون او كنت هاي كشن كلامي وانت اجا FPS حتى ما تشوف دي اخبار ربط اجي او كان نازل ما فني كان هذا او هاني ما شنو كلش اجي باستك لو جرمو لون روشان ناخذ تجلبوا هو الو تيك توك هاك خربون واحد عندك كواد